لەناو زانکۆی سلێمانی ژمارەیە قوتابی بەبێ بەرامبەر 4,000 کتێبیان بەسەر قوتابیانی زانکۆی سلێمانیدا دابەش کرد کە ئامانج لەم پرۆژەیە دەڵێن بە کولتورکردنی خوێندنەوە و هاندانی قوتابیانە بۆ برەودان بە خوێندنەوە. پێکین لە خوێندکارانی زانکۆی سلێمانی هەستان بە دابشکردنی 4,000 کتێب لە زانکۆی سلێمانی لە بوارە جیاجیەکانە بە زمانی ئینگلیزی، عەرەبی و هەروەها کوردی و بابەتی ئاین و کۆمەڵێک بابەتی تر. ئەوەی جێ خۆشحاڵیە کە ئەمڕۆ بەشێکی زۆری ئەو کەسانی کە هاتن کتێبیان لای ئێمە برد کتێبی ئاینیەکانیان زۆرە برد. ئەمەش بەڕاستی جێگەی خۆشحاڵێکە لە کۆمەلگایەکە کەسی خوێنەرمان زیاتر بێ و هەروەها ئێمەش ئامانجمان لێ ئەوەیە کە پرۆژەکەمان بۆ ئەوەی بە کولتورکردنی خوێندەوە بەتایبەتیش کە ئێستا دەستپێکی دەوامی خوێندکارانی قۆناغ یەکەمە لە زانکۆی سلێمانی. ئەوەی جێی دڵخۆشیە لە ماوەی نزیکەی سەعاتێکە 4,000 کتێب لەلایەن خوێندکارانەوە براوە بۆ هەر خوێندکارێک یەک کتێب براوە. ئەمە جێی دڵخۆشیە بۆ ئێمە کە خوێندکاری زانکۆ ئاستی ڕۆشنبیری ئەوە نەبەرزە، ئاستی خوێندنەوەی ئەوە نەبەرزە. هەڵبەتی ئێمە ساڵی پار ئەم ڕێکخراوەمان دروست کردووە. ساڵی پاریش بە هەمان جۆر چارێکەکەمان ئەنجامدا بەڵام بچووکتر بوو. ئەم ساڵ گەورەترمان کردووە. ئینشاءڵڵا خوای گەورە گەرتەمەن بە ساڵی داهاتوو بە شێوازێکی جیاوازە دەست پێکەینەوە. 4,000 کتێب دوای 40 خولەک کۆتایی هات. بەتایبەت کتێبە ئاینەکان دەوترێت خواسی زۆرتری لەسەر بوو. لە پاڵ کتێبەکانیشدا پشکنینی بێ بەرامبەر بۆ قوتابیان ئەنجام درا بەتایبەت بۆ نەخۆشی شەکرە و زەخت و پشکنینی ددان. مان باش بوو لەپای ئەو ڕفتار و ئاکارانی کە بوونە دیاردە بەرامبەر خوێندکارانی قۆناغ یەکەم ئەنجام ئەدرات. پێمان باش بوو بە شێوازێکی نوێگەری بە خێراتنی خوێندکارانی قۆناغ یەکەمی زانکۆی سلێمانی بکەین. ئەوەش خۆی لە زنجیرەک چالاکی بینێتەوە کە زنجیرە چالاکیەکەمان لەلایەن خوێندکارانی کەمپی کۆنی زانکۆی سلێمانی ئەنجام ئەدرێت کە چوار کۆلێژی پزیشکی ئەگرێتەوە، کۆلێژی پزیشکی گشتی، پزیشکیدان، دەرمانسازی و پەرستاری. چالێکەکانیشمان بریتی بوو لە پشکنینی زەخت و شەکرە بۆ خوێندکارەکان یان بۆ هەر کەسێک کە حەزی کردبێ زەخت و شەکرە وەربگرێ. هەروەها بڵاوکردنەوەی کۆمەڵێک پروشەر کە زانەری تەندروستی تێدایە بۆ نمونە لەسەر شەکرە و لەسەر جگرەکێشان و لەسەر زەخت. هەروەها کۆمەڵی خوێندکارمان هەیە لە بەشە تەندروستیەکانی تر بۆ نمونە لە بەشی پزیشکی دیدان ئەوان پشکنینی دیدانیان کردووە بۆ خەڵک با بڵێن. ئەوەی جێی دڵخۆشیە لە ماوەی نزیکەی سەعات و نیوێک بۆ 2 سەعات خەڵکێکی زۆر هاتووە بۆ پشکنین. ڕێژەیەکی زۆرمان لە پروشەرەکان بڵاو کردوتەوە بە خۆشحاڵیەوە خەڵکیش پێشوازی لێ کردووە بە سپاسەوە. سەرۆکاتی زانکۆی سلێمانی ڕێگەی داوە قوتابیان خۆیان خزمەتی خۆیان بکەن و ئەم چالاکیانە لە نێو زانکۆدا ئەنجام بدەن. گروپی ڕاوێژ لە چالاکیەکە کە ساڵانە ئەم پرۆژەیە بەڕێوە دەبەن دەڵێن قوتابیانی زانکۆ پێویستیان بە هاوکاریە و زۆربیان توانای دارەیان سنووردارە. دەیانەوێت ئەگەر بە خزمەتێکی کەمیش بێت دەستی هاوڕەکانیان بگرێن. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.